ئەمڕۆ لە سووریا دەگوزارێت لە جەنگی ناوخۆیی خراپترە بەڵکو ئەنجامدانی نەشتەرگەریەکی گەورەی. ئەو نەشتەرگەریەش پەیوەستە بە گۆڕینی نەخشەی وزەی جیهان و پلانێکی وردی نێودەوڵەتی هەرێمیەوە کە بۆ سڕینەوەی قەوارەی کورد لە ڕۆژئاوا داڕێژراوە. ئەڵبەت وەک چاوەڕوانیش دەکرا گروپە چەکدارە هاوردەکراوەکان هێرشەکان دەست پێ کرد. بەڵام ئەم جارە بە تاکتیکی جیاواز و مەترسیدا هەوڵ دەدەم وێنەکەتان بۆ ڕوونتر بکەمەوە ئەوەی کە باشتر لێی تێبگەن و چوارچێوەیەکشی پێدەدەن. پرسیارێک زۆر دەکرێت، ئەوش ئەوەیە بارودۆخی ئێستای کوردانی سووریا و ئەو وڵاتە بەگشتی چۆن. هەڵبەت کوردانی ڕۆژئاوا و هەسەدا ئەمڕۆ لە بەردەم جەنگێکی مان و نەماندا وەک خۆشیان لە ڕاگەیەنراوێکدا ئاماژیان پێ کرد. داواکانی ئیدارەی خۆسەر بۆ چەک هەڵگرتنی گشتی دوایین هاواری بەرگری کوردانی ڕۆژئاوا بوو لە بەرامبەر ئەو هێرشە نێودەوڵەتیی کە کراوەتە سەری. لەلایەکەوە مەرسومی کارتۆنی بۆ مافی کورد لە سووریا دەردەکات و وەک دەرزیەکی سڕکەر هاوشێوەی حکمی زیاتی ساڵی 1974 بۆ ئەستانی شەڕ لێیان دەدات. لەلایەکی دیکەشەوە جەنگی سڕینەوەی دژی کورد و هەسەدا ڕاگەیاند کە ئەمە پێی دەڵێن بانێکە و دوو هەڵ. پرسیارێکی تر، بۆچی ئەم هەموو خوێنە؟ وەڵامەکەی ئەمەیە چونکە کلیلەکانی وزەی جیهان لێرە، واتە لەو ناوچەیە. سەرچاوەکان دەڵێن هێڵی غازی قەتەر، تورکیا، ئەوروپا نابێت ژێر دەستی هیچ هێزێکی دەرەوەی کۆنتڕۆڵی ئەمریکا و ئیسرائیلدا بێت. واتە بارودۆخەکە ڕەبتی هەیە یاخود پەیوەندی هەیە بەم بابەتە. پلانە گەورەکە ڕوونە. ئەو هێڵە غازە دەبێت جێبەجێ بکرێت و نابێت لە ژێر ڕەحمەتی هیچ گروپێکی چەکدار یاخود لایەنێکی ناڕووندا بێت بۆ ئەو دوو دەسەڵاتی کە باسم کرد. دەبێت حکوومەتێکی باوەڕ پێکراو لە دیمەشق بێت کە تەنها لە ژێر چاودێری و سەرپەرشتی ئەمریکا و ئیسرائیلدا کار. پرسیارێکی تر دەکرێت، ئەوش ئەوەیە بۆچی ئێستا ئەم هێرشە دەکرێت، یاخود باشتر بڵێن بۆچی ئەم تەوقیتە هەڵبژێردرا. وەڵامەکەی ئەمەی چونکە وڵاتانی جیهان و بەتایبەت ئەوروپا تینووی وزە چیتر ناتوانن چاوەڕێ بکەن بەوەی ئەو بارودۆخەی کە ڕوویداوە بەتایبەت جەنگی ڕووسیا و ئۆکرانیا. دەشمەوێت پێتان بڵێم کە ئەمە ئەڵقەیەکە ئەم ڕووداوانە یەک بە دوای یەک دادێت. لەلایەکی دیکەشەوە زۆرێک لە راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن ئەم بارودۆخەی کە هەیە پەیوەندی هەیە و درێژکراوەی دەستگیرکردنی سەرۆکی ڤەنزوێلا، بارودۆخی یەمان، دواتریش هێرشی سەر شێخ مەقسوود و ئەشرەفیەیە کە بەردان پێدانانی بە سربەخۆی سۆمالیلاندا دەستی پێکرد. هەتا وەک پێم وتم ئەڵقەیەکی گرێدراوە بەیەکەوە بە سربەخۆی سۆمالیلان دەستی کرد. ئەوەی کە لە سەرەتا ئاماژە پێکرد کە ئەمە پلانێکی تاکتیکیە، پرسیاری ئەوە دەکرێت پلانە تاکتیکەکە چییە؟ پلانەکە ئەمەیە، دەیانەوێت هێرشەکە لە پشت ماسکی هۆزە عەرەبیەکانەوە ئەنجام بدەن. هەڵبەت ئەمە نیەتیان و ئامانجەکەش ڕوون. دەیانەوێت بە جیهان بڵێن ئەمە ڕاپەڕینی خەڵکی ناوچەکە، نەک دنەدانیان لەلایەن جۆلانی تورکیا. دەیانەوێت هەر بەرگریەکی هەسەدا وەک سەرکوتکردنی خەڵکی مەدەنی وێنە بکەن. ئەوەی ئێستا لە دێر حافر و مەسکەنە و دەوروبەری حەلەب دەگوزارێت هەوڵێکە بۆ دابڕینی ناوچە کوردیەکان لە سەرچاوە ئاویەکان و بەنداوە استراتیژیەکانی وەک تەبەق. هەڵبەت کوردەکانیش دەزانن کە ئەمە جەنگی مان و نەمان، چونکە ئەگەر ئەم هێزە تونڕەوانە بە پاڵپشتی تورکیا دەست بەسەر دێرە زۆر و کێڵگەنەوتیەکاندا بگرن، ئیتر ڕۆژئاوا هیچ کارتێکی فشار و هیچ سەرچاوێکی دارایی بۆمانەوە نامێنێت. لە کۆتاییدا ئەوەی کە هەیە ئێستا ئەوە ڕوون بووتەوە لە سووریای نوێدا مافەکان بە مەرسومی یاخود بە مەرسوم و بەڵێنی باق و بریقی دیپلۆماسی ناپارێزرێت، بەڵکو تەنها ئەو هێزەی لەسەر زەویە بڕیار دەدات کە چی دەبژێرێت. لەلایەکی ترەوە سیاسەتوانان و چاودێرانی سیاسی کۆکن لەسەر ئەوەی پێویستە هەسەدە تەنها بەرگری نەکات و لە هەندێک ناوچە هێرش بکات. ئەو هێزانەی لەم پیلانەدا بەشدارن ناچار بکات گفتوگۆی لەگەڵ بکەن و مەرجەکانی جێبەجێ بکەن کە ئەوەش تەنیا بەهێز دەکرێت.